ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە شاری کەرکووک و لە نێو سەنتەری شاری کەرکووک بە دوواداچوون دەکەین لەسەر ژیانی ئەم خەڵکە لەو شارەدا لە دوای 16 ئۆکتۆبەر دەمانوێت بزانین دۆخی کوردان لەو شارەدا چی بەسەر هاتووە لە ڕووی سیاسی ئەمنی ئابووری کۆمەڵایەتی کوردان لەم شارەدا چۆن ژیان دەکەن لەگەڵمان دۆخەکە چۆن دەبینێت؟ وڵی برا وەزە زۆر مسین نییە لانی ئیشوکارەوە ئیشوکاری زۆر کزە ئەم شارە بۆ وڵی ئیشوکارە نەماوە و هەموو شێک کزە هەموو ئیشێک ئەوەی معاشێکی هەبێ ڕاتبێکی هەبێ باشە ینی لەگەڵ معاشەکەیە ئیشوکار شەکات باشە زێت باشە هەر بۆ کورد وایە یان بۆ پێکاتەکانی تریش وڵی لەوانەیە هەر بۆ کورد ئیشەکە کەس بێ و هەر بۆ کووردە ئارەوەڵا یانی زیاکاری دەکرێت لێرە ئەرەوەڵا لەو ساوە لە 16 ئۆکتۆبەر بەم لاواتر وەزی کورد ینی خراپتر بوو ئارەوەڵا باشە بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بە پەرۆشی ئارەوەڵا بە پەرۆشی ئارەوەڵا چاوەڕێ ئەو ڕۆژە دەکەیت ئارەوەڵا هەموو کوردێک چاوەڕێەکە وڵی برێ بەڕێزانی ئاوا ینی خۆی وەک جاران خۆش بکە کوردان لێرە پێکەوە بوون ئیشەکە کەس جاران ئیشەکە باش و بەهۆی ئەو شتەوە کە ئێستا مەسەلەن کوردان کە دوورەوە بووە کاسبی ئیش زایف بووە مخۆم ئیشی کاسبیەکەم زۆر زایفەکەی کەم یانی ئەوانەی کوردن ئیشیان کەمترە لە کەرکووک ئەوان کەم بەس بۆ ئیتر لەوانەیە بەشکلەتر بیە بس جاران هەموو لێرە بوو ئیش باش بوو ئامان بوو ئەمان بوو ئێستا هەست بە ئەمان ناکەیت ئێستا حەقەتەن ئاوایە بەس ینی لە دڵ ترسیتیە هەیە ئامانی ڕۆژ شەو نازانیت ینی چییە بێ چی نابێ چاوەڕێی گەڕانەوەی پێشمەرگە دەکەیت ئیشەڵا خێرداری بشەڵا بە سەلامەتی دێنەوە ئێستا دۆخەکە چۆن دەبینی بۆ کورد لە باشیدا باشە نییە جارێ بەڵام ئەگەر یەک بگرنەوە خەڵکەکە هەمووی تەمەنایەوە کە کەرکووکی تەمەنایەوە کە کوردی یەک بگرێتەوە یەکگرتنەوەی حیزبەکان بە یەک دەنگ بە یەک هەڵوێست خزمەتی کەرکووک بکەن من لە 2003ەوە چوومە هەموو مەخەڕەکان وت کاکە ئێرە کوردایەتی ئەوێ حیزبایەتی باش کە ئاڵای کوردستان ئێستا نابینرێ لەم شارەدا ئازار دەدا چۆن نامدا من 28 ساڵ تەرحیل جنوب بوومە ئازار دەدا مناڵەکانم کوردی نازان قسە بڕیان لەیاتووە تێگەت لە ناو چوار مجلیسیان ناتوان بەڕێگوپێکی قسە بکەنەوە نە سەجنیانم کردۆ لەو خوارە لە ماڵە ئیستا هاتوومەتەوە ئاڵاکە نییە چی دەورێکم بووینی کەواتە تۆ بە پەرۆشی بۆی ئاڵای کوردستان گورە هەموو شتێکە خزمەت کورد بکە من بە پەرۆشم بووی هەموو شتێک نەک ئاڵا یەک کەلیمەی خۆش خزمەت کورد بکە من ئیسراحەتی پێکەم نەک من ئەوەی کورد پەروەەر بێ ئەبێ وابێ مادە دەوری نییە وایە مەعمرمان خەڵاس بوو بۆ ئێوە ئەگرین بۆ مناڵەکانتان ئەگرین ئەبێ فکری لێ بکرێتەوە ئەبێ بەرنامەجی بۆ دابنێ بەڵام پێدوانیە کورد زدی بێ لە چارەسەرکردنی کێشەی کە وەڵڵاهی گەشتبینی لەوەی حەزەک یاخوا چاکەوە بن یاخوا باش بن یاخوا خزمەت خەڵکەکە بکە ئێستا کەرکووک لە ژێر مەترسیدایە حتمما هەیە مەترسیدایە من لەوە ئەترسم ئەمانە بمان فرۆشنە داعش بتان فرۆشن ئەیمانعیان هەیە بۆ مووسڵ نەفرۆشرا بۆ منێ 28 ساڵ تەرحیلم ئیسەیش کرێچیم بە تەمای چی هەبەمیتر هەست بە ئەمان ناکەین نەوەڵا ئیستا هاتوومەتە بازار ڕەنگەی نەڕۆمەوە نازانی تەقینەوەی تایە نازانی خەبابی دیایە نازانی بەیانی شەو هەڵەسی لە خەوی شاری گیراوە چی بەسەرا هاتووە ئەمان فرۆشن ئەمانە بێ کوردەکە بکەوێتە خۆیان ڕۆژێ زووتر وازبێنێ لەم بەرنامەجەی حیزب بکەوێتە خۆیان ئەم شارە نیوەی کورسانە دڵی هەموو کوردستانی گەورەیە نەک تەنها بۆ کوردستانی هەمووی چاوی لە دوایەتی بڕۆ تورکیا ئاڵێ کەرکووک بڕۆ سووریا ئاڵێ کەرکووک بڕۆ بۆ ئێران ئاڵێ کەرکووک ئەی نابێم کەرکووک حسابێکی بۆ بکەیت دۆخی کورد لە کەرکووک چۆن وەڵڵاهی باشە و خراپ و ئەگەر بەرداوردێک بکەین لە سەردەمی دکتۆر نەجمەدین و ڕاکان جبووری بۆ ئێوە وەڵڵاهی دکتۆر نەجمەدین جایە وەک شەو و ڕۆژ جایە و شتەیە شەو و ڕۆژ وەڵڵا فەرقی زۆر ئەی تو تەماشای سەکە کورد لەوە چی وەزعێکایە و خەڵکێتە گیان و سەردەمی دکتۆر نەجمەدین باش بوویان ئێستا باشترە وەڵڵاهی نەجمەدین باش باش بوو
ئەو کات چی بوو ئێستا چییە؟ واللهی کاتی ساکەنا قسە بکەم وەختی نەجمەدین زۆر باش بوو زۆر باش نەجمەدین تەفەرقاتی لە کەسان نەکرد هەموو پێکاتەکان گشتی بۆ ئێستا جیاوازی دەکرێت لەگەر کورد و عەرەب وەرە وەڵڵا وەختوە هەیە کارەمامە هەنادەنێ کارەباتان نادەنێ هەنامان دەنیارە وەڵڵی ینی لە شەو ڕۆژێک چەند کارەباتان واللهی ئەتر باشە ئەوە تەقریب دوو دەقەچە ینی گەڕەکەکانی عەرەب نشین کارەبای زیاترە لەی کوردەکان بەخوا ئەوەی نازانم بەڵام کارەباتان کەمە کارەمەمان کەمە کارەبای وەتەنیەکە کەم باشە تۆ کەسێکی کوردی ئێستا لەو شارە ئاڵای کوردستان نبینم هەستت چییە بەرامبەر بەوەی کوردستان هەر ئەمێنێ هەر ئەمێنێ باشە تۆ ئەو کەرکووکە بەجێ دەهێڵی نەوەڵای جێ نایلم بەخوار ئەم کەرکۆ هەمووی ڕایگەر من نەڕۆی جێ ناهێڵی وڵات جێم نێڵە جێ نایێڵ نەبەخوا والله برام معیشەت زەحمەت بوو لەم شارە کشی چاوی لە پێشمەرگە کوردستان میسە پێشمەرگە ئێرەی جێهێشت ڕەزالەتە ڕاستی بۆ کوردەکە ینی نەمانی پێشمەرگە لەو شارە ڕەزالەتی لە دوای ئەوەی کە پێشمەرگە لەم شارە نەماوە بازاڕیش نەماوە بەڵام هەندێک دەڵێن ینی هەندێک دەڵێن ئاساییە شار دەڵێن دۆخەکە ئاسایە جیاوازی برام خۆ دۆخەکە چۆن ئاسایە خۆ یەک جاریش ناکەونە ناو خەڵکەکە بیکوژن و بیبڕن هەر ئەوە ناکەن ینی بە بەرنمەیە بە بەرنامە تعریف دەکرێت بە بەرنامەیە ئێسەوە تازەوەی کشت و کاڵ لە ناوچەی دەبوز و تاوخما و عربیان ناوردێتەوە خەریکە داگیرێکن حینە دیسان ئەی چۆن تاری بەجددی دەست پێ بەجددی دەست پێکرد ئێمە چۆن ئێمە تاسیر ناکە ئێمە تاسیر لە ژیان خەڵکەکە برام هەنگاو دەنین بەرەو نەورۆز هەست دەکەم بازار کزە لاوازە زۆر بازار سەردە سەر خەڵدڵی خۆش نییە مۆزوعەکەوەیە باش تەسەور دەکەی کورد لەم شارە نەورۆز بکاتەوە وەکو هەولێر وەکو بیش کاتەوە هەولێر و سلێمانی وەک وێرە نێکاکە لێ خەڵدڵی خۆشە لێ خەڵک ئەمانی هەیە وایان نا لەوێ ئەمان ئەوە ئەیرە ئەو شتە نییە لێرە ئەمان نیە ناوەڵەت بە ئەمان ناکەی ناوەڵەکە سەد بە ئەمان ناکە تۆ زۆر حکومڕانیت بینیوە لە کەرکووک سەردەمی پێشمەرگە و ئێستا چۆن جیاوازی دەکەیتەوە ئەو کاتەی نەجمەدین کەریم پارێزگار بوو ئێستاش عەرەبێک پارێزگارە بۆ تو چ مانایەکی هەیە ئەمە وەڵڵی جاران بەڕاستی باش بوو باش بوو بۆ ئێمە باش بوو بۆ ئێوە ئای طبعا جاران یعنی چۆن یەکێکەڵێ هەبوو ملکی خۆتە هەستت دەکرد هەی هەستت دەکرد کوردنگی هەیە بەس وەڵڵی ئێستا هیچ نییە هیچ نییە دۆخەکە چۆن دەبینی دۆخ ئێستا چۆنی دەبینیە وڵی سرم سوورماوە لە نازانم لە چی ڕوێکەوە قورعان نازانم باشیان خراپە باش ئێمە لە چوارڕیانی گەڕەکی ئیمام قاسمی شاری کەرکووکین کە زۆرینەی دانیشتوانەکەی کوردنشینین وەک دەبیندرێت جولەی ژیان تا ڕادەیەک زۆر سستە ئامارێک لە بەردەستی مندایە ئەو ئامارە باز لە دۆخی ئێستای ئەمنی شاری کەرکووک دەکات بابزانین چییە و ئامارە باز لە چی دەکات دەڵێ لە 3 مانگی ڕابردوودا لە مانگی یەکی ئەمساڵ تاوەکو مانگی 31 حالەتی دزی ئۆتۆمبیل ڕووی داوە دزینی ئۆتۆمبیل لەو شارە زۆر زیادی کردووە 41 بۆمبی چێندرا و دۆزراوەتەوە 145 تۆمەتبار دەستگیر کراوە چل تەقینەوە لەم شارە ڕووی داوە تەقینەوەی لابەلا 9 جوولەی داعش لە سنووری پارێزگای کەرکووک دروست بووە 11 نەرنجۆکی دەستی بەسەردا گیراوە و 19 حاڵەتی هەڵکوتانە سەر ماڵانە لەەن هێزەکانی ئەمنی لە ماوەی 3 مانگدا 19 حاڵەت هێزی ئەمنی هەڵی کوتاوەتە سەر ماڵان 26 حاڵەتی تەقەکردن لەم شارە ڕوویداوە 102 حالەتی ڕفاندن ڕوویداوە کە ئەمە لە ماوەی تەنها 3 مانگ لە شاری کەرکووک ڕوویداوە ئەگەر بەراوردی بکەین ئەم 3 مانگە لەگەڵ 3 مانگی ڕابردووی پێشووتر لە سەدا 50 ڕووداوە ئەمنیەکان لەم شارە زیادی کردووە ئەمەش ئاماژەیەکە کە دۆخی ئەمنی شاری کەرکووک دۆخێکی مەترسیدا. با بزانین ئێوە ڕازین بەم دۆخەی کە ئێستا کەرکووک تێی کەوتووە؟ کاکامەران
نە لە پێشووتر واتە لە دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبر لە یەکەمین ڕۆژەوە تا ئەم دقی لەگەڵ تۆ بە پێوەستاوین لە کەرکووک ئێمە ڕازی نین لە سەرنجۆخ هەرگیز ڕازی نین و هیچ کاتێکیش پێی دڵخۆش نین و پێشی دڵخۆش ناوین بەڵام دەبێت بیگۆڕین چی بکەین باشە ڕازی نین ڕوو ئەەکەمەوە قیادی کوردی ئەوانی خاوەنی قەرارن لە حیزبە کوردستانیەکان معالەجەیەکی ئەم دۆخەمان بۆ بکەن چونکو ئێمە لە دۆخێکی نەئاسایی و دۆخێکی سپێنراو بەسەر ئێمەی کەرکووکیەکان کاکە ئێمە لە ئیدارە نین کاکە ئێمە لە ئەمن و ئاسایش نین لە عسکەر نین ئێمە مۆسەفەکانمان لە شوێنە حساسەکان دوورکراونەتەوە بەڕێوەبەری قسمی دایرەکان دوورخراونێتەوە ئێمە ڕازی نین بەڵام چی بکەین جێ بێڵین بە یەکجاری یان لەم وەزعی ئێستەی خۆمان مقاومە بین و بەردەوام ژیان بەرینە سەر ڕۆغم ئەوەی کە ڕازی نین و چاوەڕێی قیادی کوردیەکەین چی بکەین باش ئەوەی کە ئێستا دەگوزەرێ و ڕوودەدات باس لە تعریب دەکرێت بەڕاست تعریبێکی جددیە بە پرۆژەیە تعریب هەیە و بە ئەنقەستیش تعریب هەیە تعریب هەیە بە گەڕانەوەی هەندی هاوڵاتی کە پێشتر لە سەردەمی ڕژەمی پێشوو هێنراون و سوودمەند بوونە و قەرەبووی مادی 140 وەرگردووە بەڵام ئێستا جارێکی دیکە گەڕاونەتەوە ئیداری شار کار ئاسانی بۆیان کردووە ئێمە لەگەڵ ئەم تەسەڕوفاتانە نین ئێمە لەگەڵ هەموو هەنگاوێکین کە بەرەو پێکەوە ژیانمان بەرێ لە کەرکووک ئێمە لەگەڵ ئیدارەیەکی مشتەرەکی کورد بێ و عەرەب و تورکمان و مەسیح هەر کەس بەپێی ئستحقاقی انتخابی خۆی ئێمە ئەمانەوێت لە هەموو ئەو وتارە تایفی و مەزهبی و قەومیانە دوورکەینەوە کە بێتە هۆکاری ئەوەی ڕقێکی بەرامبەر کوردێ بە تورکمانێک و بە عەرەبێک لەم کەرکووک دروست بێت ئێمە ئەمانەوێت بژین هەدەفی سەرەکی کەرکووکیەکان لێیان بپرسیت بە خۆشمەوە تەنها ژیانمانەوێت بەڵام ژیانێک کە مافەکانم دەستی بۆ نەبرێت و هەست بەوە بکەم کە مافم هەیە لە هەموو ڕۆکانەوە بە بۆ چوونی ئێوە چی بکرێت باشە بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بێت ئیتر کورد لە تعریبکردن و ڕاگواستن دوور بکەوێتەوە یەکەم کاکامەران ئێمە لە 16 ئۆکتۆبەر لێرە بووین چونکو خەڵکی ئەم شاری ئێمە لە 7 ئۆکتۆبەر بە ئاگادار بووینەوە چی بەسەر شارەکەمان هاتووە ئەمی پێشتر ئاگادار نەبوو هەرگیز لە 7 ئۆکتۆبەر ئاگادار بووین کە شار وێرانە و خەڵکی ڕەوەکات و هێزەکانی پێشمەرگەی کوردستان و تووشی شەڕ بوونە و لە شوێنەکان وردەودا ئەکشێنەوە بەرەو شارەکانی تری کوردستان لە شۆنی ئێمە بیچی دەکرد ئێمە کەرکووکین و لە معانات و ئازارەی کەرکووکیەکان ژیاوین لە پێشی ڕزگارکردنی کەرکووک و لە دوای ڕزگارکردنی کەرکووک من خوێندکاری مەحەد بوومە پێش پرۆسەی ئازادی کەرکووک و پاشان لێرە لە کەرکووک ژیاوین چی بوو لە کەرکووک ڕیدا لە 2003 بەدواوە تەقینەوەکان خەتف و ڕفاندن کوشتن بڕین ماڵ وێرانی ماڵ نییە لە کەرکووک کەس و کارێکی کراسێکی ڕەش لەبەر نەکەن وەکو ماڵەکەی ئێمەش و دراوسەکانشمان و کەس و کارەکانتر واتە لەبەر ئەوەی خەڵکی کەرکووکین دەبێ ئەم باجانە بدی باشە پێمان نییە باش کچانەوەی پێشمەرگە پێدوا بوو هەڵە بوو لە 16 ئۆکتۆبر بەڵێ دێمە سەرەوە مەسئولم لە قسەی خۆم ئەوەی هاتبووە کەرکووک لە 16 ئۆکتۆبر دەیویست کەرکووک وەکو دەستخورمات و لێ بکات ئەوەی پێی ئەکرێت بیبات ئەوەشی پێی نابرێت وێرانی کە لە دوای خۆی وەکو ئاماژەم پێکرد مەسئولین لە 7 ئۆکتۆبەرەوە لە ناو شارەکەم و من جارێکی دیکەش ئەوە ئەڵێم و پێشتری ژووتومە هەموو ئەوانەی کە دەستیان لە 16 ئۆکتۆبەرە هەر لایەنێکی سیاسی بن ڕوئەکەمە قیادی کوردی ئەوانی کەوا خاوەن قەرارن لە کوردستان فەرموو مەحکەمەیە دروستکەن هەر کەسێک دەستی لە 16 ئۆکتۆبر دەنەداتکە و ئەمڕۆ بێت و سبەینێک و 10 ساڵی دیکەش بێت ئەوەی ئازاری بە ئێمە گەیاند و ئەوەی ئەو ئازارانی کردە دڵی ڕێبوار و هەموو ئەو هاوڵاتیانی کەرکووک ئەوەی لە کەرکووک مایەوەژی کەرکووکی بەجێشت دەبێت ئەوانە بدرێنە دادگا هەر کەسێ بێت کەواتە 16 ئۆکتۆبر بە تاوان دەزانێت 16 ئۆکتۆبر چەند ڕێکی هەیە ڕێکی ئەوەیە مەسەلەن دەستێکە بۆتیایی ڕێکی تری هەیە مەسەلەن شەڕ نەکرێ بۆی خوێنی ئەو هەموو کوڕە فەقیر و هەژارە نەڕشێت ڕێکی تری ئەوەیە کە مەسەلەن تۆ لە شەڕێکا بکەی لەگەڵ حکوومەت سەرۆک کۆمارەکەی کوردە و پەرلەمانتارانی تایە وەزیری کوردی تێدایە لەم لاوە تۆ دیسانە خۆت ئاماداکی بۆ انتخاباتی ئەنجومەنی نوێنەران یعنی چەندین ڕێکی تایە عەقلانیەتی تێدا نەبووە بڵێ عەقلانیەتی تێدا بێت بەڵام بۆچی وابوو بۆ لە ناکایەک و ئەم سەحبە کرا بۆچی ئەمە ئێمە و مێژوو دادگای نەتەوەکەمان هەر کەسێک
دوای هەڵەیەکی گەورە بوو کشانەوەی پێشمەرگە لەو کاتەدا ئەگەر کشانەوەی پێشمەرگە بۆ پاراستنی پێشمەرگە بێت بۆ ئەوی پێشمەرگە خوێنی نەڕشێت ئەوە پلان ئەوە خوتەیە بێت پلانێک بێت لە پێناو پاراستنی پێشمەرگە باشە بەڵام ئەگەر لە پێناو ئەوەی کە کەرکووک بدرێتە دەستەوە و بەنەوەیەکی دیکە تەسەڕوف لەگەڵ ئیداری کەرکووک بکرێت و خەڵکی کەرکووک نەخێر ئەوە تاوان تاوەکو ئێستا پارتیوێکی تێڕێک نەکەوتون ڕاستە باس لە ڕێکەوتنی سیاسی دەکرێت بەڵام تاوەکو ئێستا ئەو ڕێکەوتنە بەرهەمێکی ئەو تۆی نەبوو بۆ کەرکووک ئەمە زیانی بە خەڵک گەیاندووە بەم شێوەیە بەردەوام بێ و ناکۆکە سیاسیە خەڵکی کەرکووک زیاتر زەرمەند نابێت چەند لە یەکتریەوە دوور بن و ڕێک نەکەون ناتەبابن ئەوەندە ئازاری ژیانی هاوڵاتیانی کەرکووک ناخۆشتر بووە تەنانەت لە ڕووی نەفسی شۆتە ئەسری لە هاوڵاتیانی کەرکووکی کردەوە پێ دوای گەڕانەوەی هێزی پێشمەرگە بەشێک لەو کێشانە چارەسەر دەکات بۆتە ئەمریکی واقع بوونی پێشمەرگە لە منتیقەیە چونکو فەراغێکی عسکەری و ئەمنی و سەربازی لە منتیقەیە دروست بووە احتیماد ناکرێتە سەر هێزەکانی تەنها حکومەتی فیدراڵ ئەگەر حکومەتی ئیتیحادی ئەوێت ئەم منتیقەیە ئامن و مستەقر بێت دەبێت هێزی پێشمەرگە بوونی هەبێت لەگەڵ هێزەکانی عێراق پێکەوە ئیدارێکی مشتەرەکی منتیقەیە بدەن و ئەگەر ئەشیانەوێت ئەم منتیقەیە معدل لە سیراع بێت و دۆخی ئەمنی و سەربازەکەی بەرە و خراپی بچێت دەوە بێ پێشمەرگە لێرە نەبێت واتە بوونی پێشمەرگە بۆتە ئەمریکی زەروریەت و عێراق خۆی پێویستی بە بوونی هەیە. دۆخی ئێستای کەرکووک چۆن دەبین؟ دیارە تەبی دۆخی کەرکووک ئێستاکە جیاوازی هەیە لەگەڵ دۆخی پێشووتر ئێستا گۆڕانکاری لە وەزعی کەرکووک کراوە لەسەر ئاسی دەسەڵات سەر ئاستی ئیدارە گۆڕانکاری کراوە بە تەئکیدی مڕۆکە جیاوازیەکە لە نێوان ئێستا و ڕابردوودا ئێستاکە بارودۆخەکە ئەتوان بڵێم تا ڕادەیەک لەگەڵ پێشووترا جیاوازیەکە ئەوەیە کە دەسەڵات گۆڕان خۆتان نزانن و ئێستاکە بە تایبەتی کورد ئەمڕۆکە ئەو پێگە و پایی کە جاری جاران هەیە بووساکە ئەو پێگە و پایی نەماوە ساکە و کێشەی کۆ دروست بووە بۆ خەڵکی کەرکووک هیوادارین کە بتوانین چارەسەر ئەم کێشەیە بکرێ بەپێی دەستور بەپێی دەستوری عراقی دەستورێکە بۆتە دەستوری هەمیشەیی و خەڵکی عراق بەگشتیە لە ستا خەڵکی زیاتر لە ستا خەڵکی عراق دەنجی پێدا ئەگەر بێت و مادەکانی کەرکووک جێبەجێ بکرێ بە تایبەتی مادەی 140 بەتاکید وەزعەکان و کێشەکان چارەسەرێکە لە کەرکووک. باش پێ دوایە جێبەجێکردنی مادەی 140 ینی ڕێگایەکی باشە بۆ چارەسەرکردن من وای ئەزانم چیلۆ زیاتر ڕێگەیتر نییە بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک کێشەی کەرکووک بێت و بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆی کۆ پێش ئەو سیاستە ڕگەز پەرستانێکە لە سەردەمی بەعستا ئەنجامدا لە کەرکووک و وا کەرکووک بارودۆخی بگرد دوزاری جاران و دوای ئەوە مەسلەی یعنی لە کۆتاییە دوای مەسلەی ئەحسا هەیە سەژمێرەکە دوای ئەوە خەڵکی کەرکووک بە دەنج و خۆیان ئەبێ دیاری چارەسەری کەرکووک یا دۆڕۆژی کەرکووک دیاری بکەن. تێگەیشتنتان چێ سەبارەت بە پۆستی پارێزگاری کەرکووک کە بەپێی ئیستحقاقی هەڵبژاردن لە پشکی کووردا ئەنی ئەو ناکۆچی نێوان یەکێتی و پارتی چۆن دەبین؟ وەڵڵاهی من ئەو شتم پێ باش نییە تەبێ ناکۆشی هەبێ دیارە پۆستی پارێزگار پۆستێکی گرنگە پۆستێکی گەورەیە یعنی سەروی هەموو دەسەڵاتەکانە لە هەر پارێزگایەکە بێ و ئەو پۆستش تەبیعی هەتا 2016 بەدەست کوردەوە بوو وەڵام داخل دوای 2016 بارودۆخ گۆڕا ئێستاکە دیارە ئەوش ئەبێت چارەسەر بکرێ دابشن گفتوگوکەش جدی لەسەر بکرێ کەوایە دانانی زوو پارێزگارێک بۆ کەرکووک لە پشکی کوردەوە قازانج دەگەین بەتاکید قازانج دەگەێنێ. باشە سەبارەت بە ئەو پێشنیازانەی کە هەیە لە کەرکووک لەلایەن حزبە کوردیەکانەوە هەندێک پێشنیان سێ دەڵێ دەبێت ئەو کەسەی ببێت بە پارێزگاری کەرکووک دەبێت کەسێکی بێلایەن بێت بەشێکی دیکەش دەڵێن نەخێر بە حزبی بێت بۆ بچوونی ئێوە کامە زیێدەتر دەتوانێت خزمەت بە تەواوی پێکاتەکان بە قەنەعەتی من تەبیعی ئەمێت سەر ئەو کەسێکە بێتە پارێزگار لە کەرکووک ئیتر ئەو کەسە ئەگەر لایەنیشی حزبی بێت یا یەکێکی بێلایەن بێ ئەکرێ ئەو کەسە خۆی کە بتوانێت تعامل لەگەڵ وەزعی کەرکووک کابکە لە کەرکووک تێبگا لە زمانی کەرکووچەکان تێبگا مامەڵ لەگەڵ هەموو لایەنەکانە بکاتن فەرق و جیاوازی نەکات لە نێوان پێکاتەکانی کەرکووک لە نێوان لایەنە سیاسیەکان بە یەک چاوسێری هەموو لایەنەکان بکە ئەو بەتاکید ئەو کەسە سەرکەوتووە بێ بەڵام ئەگەر کەسێک بێتون یعنی ئەگەر بێت و فەرق و جیاوازی بکات و
ئەو شتا بەتاکید ئەو کەسە سەرناکەی و کێشە دروست دەبێت. باشە هەندێک جار جێبستی ناوی عەبدوڕەحمان مستەفا دەبین کە ئەو پۆستەی پێ بدرێت هیچ داواکاریەک بە شێوەیەکی فەرمییان نافەرمی لە جەنابەت کراوە؟ من بە فەرمی کەس داوای لێم نەکردووە بەڵام وەکو لە ناو خەڵکە ناو خەڵکە تەبعی زۆر داواکاری کراوە زۆر کەس هاتوو بەلام داوای کردووە بەڵام خۆشتانە خەڵک مەبەستت لە چێ لە کورد لە هەمونەتەوەکان هەموو پێ لە هەمونەتەوەکان شوابزانام خەڵکی زۆش ئەو حقەتە ئازانەیە بەڵام خۆش دەزان من 8 ساڵ لەو پۆستە بووم زۆر هیلاک بووم زۆر ماندوو بووم وە خۆش دەزانی پۆستش نابێ و پۆست تاپۆی کەس نییە هەر کەسێکە بێت تەبیعی ڕۆڵی کە خۆی بینی کەسیش تر بێتن پۆستەکە وەرگێ باشتێکە بۆیکەوە یەک کەس ئەو پۆستە قۆرق نەکات. وەکو پارێزگاری پێشووی کەرکووک وەک هاوڵاتیەکی کوردی ئەو شارش لە دۆخی ئێستا ڕازی؟ بڕوا ناکەم کەسێک ڕازی لە دۆخیستاکە لەسەر نەخرە کەرکووک لەسەر دۆستی هەموو دۆخی هەموو عێراق کەس ڕازی نییە بەڵام وەکو باسمانێ کە تەبعی بە هەوڵ دە چارەسەر بکرێن کێشان. ئێمە لە شەقامی دەواازەین لە شاری کەرکووک کە لەسەر ئەم شەقامە چەند بارەگایەکی حزبی کوردستانی هەن لەوانە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی چەند پارتێکی دیکەی کوردیش لێرکوانە بارەگایان کردوتەوە ئاڵای ئەو حیزبانە ئاڵای حیزبەکان لەسەر بارەگاکان دەشەکێتەوە بەڵام ئاڵای کوردستان لەم شارەدا بوونی نییە واتە بە شێوەیەک لە شێوەکان هەر حیزبێکی کوردی لەم شارەدا کار بکات دەبێت لە ژێر ئاڵای عێراق کار بکات لەم شارە ئاڵای کوردستان قەدەغەیە ئێمەش وەکو تیمی کوردستان 24 کە ئێستا هاتووینەتە سەر ئەم شەقامە و لێرە بە دوواداچوون دەکەین دەمانەوێت بزانین ژیانی خەڵک چۆنە بە شێوەیەکی قەدەغەکراو کار دەکەین واتە لێرە بەرپرسانی ئەم شارە ڕێگە بە ئێمەیان نەداوە کار بکەین بەڵام ئێمە لە خەمی خەڵکین دەمانەوێت خەڵکی خۆمان بزانین خەمیان چیە و چۆن چارەسەری خەمەکانیان دەکرێت. با بزانین لە دوای 16 ئۆکتۆبەر دۆخی ئێستای کەرکووک چۆنە؟ دوای 16 ئۆکتۆبەر کۆمەڵی دۆسی هەن لە کەرکووکە چەندین دەستە و تاقم خاستەن بە تایبەت بەرامبەر تازە ئەو ناوچەی زەمبورە ئەمە دەگیرن دزێکی نەوت زۆرەی ئەمە مەلەفی نەوت کەەوە هیچ ناشەفاف نییە و ئەو داهاتەی لە نەوتی کەروک دەسەکەورێ ماگانە ناچێتە سندوقی ئیداعی بەغداوە ینی یەکەم شت دزینی نەوتی کەرکووک نەوتی کەرکووکە زۆر بە ئاشکرا هەیە و ئێمە بە ڕاشکاوانە بۆ لێدوانمانداوە و ڕۆژانە ڕاپۆ لەسەر بابەتەیە و خەڵکی دەستگیر دەکرێت. باشە چێن ئەوانەی ئەو کارە دەکەن ئەوەی ئەو دەسەڵاتی ئەم شارەك لێدەست حکوومەتەکە هەمویان ئیدارەکە بەرپرسن دیارە شارەکاتێکیان کردەوە لەوانەیە خەڵکی کوردیش لەگەڵیان کوردیشی لەگەڵ کوردیان لەگەڵا بێت لەبەرەوە ئەو دۆخەی شەوایسە لە کەروکە هەیە بەشێکی لەو بازرگانیەتانە کەوایسە دۆخەکە چاک ناکەنەوە خەڵکیەکەی مستەفیدە. باش ئەوە دزینی نەوت دۆسێ ئەمنی شارەکە ئەمن و ئاسایی شارەکە ڕۆژ نییە نەکنە سەر ماڵان ڕۆژ نییە دزی نەکرێ ڕۆژ نییە خاوە لە خەڵکی ئەسیێنری هەڕەشل دوکاندارەکانەکەن لە بازرگانەکان ڕۆژی ئاشترا بە خەڵکیڵێن پارەمان لێتانەوێ هەر دوکاندارێک ئەوە هەر خەڵکی لەسەر ئەمە دەزانەوە کە تۆ دەڵێ ئەمە زۆر مەترسیدارە زۆر مەترسیدارە لە دایرەیەکی کەروکان نییە یەک معاملە بڕێ بخەن بێ ڕەشۆ بێ ئەوەی پارە نەدەری بڕۆ بە دایری جوازات یەک جوازەوەی دەرکە بزان چەند لێ دەسێنن کەواتە زەرمەندی یەکەم کووردە لەو شار زەرمەندی ڕۆژانە خەڵکی لەم شارەیە بڕۆ بزان لە منتخە کوردەکانە چەندین ئەرازی و شوێنی چاکچاک داگیرەکەن و بەرپرسی عسکەری سەربازی کە ئێستا شارەکەمان ئالەژێر حکمی سەربازی و عسکەرتاریەتە هەر ئەوانن ئەو دەستکەوتیان بۆ شارە وەکو امتیازی وەخوان وەکو نەشوەی سەرکەوتن بەسەر کووردا کە کورد لەم شارەیە جەنگی بکردایە لەوانەیە بزانێت بەچی ئاقارێکی دیکەیە ڕۆیشت بەڵام ئەوەی ئەم شارەیانە ئاوا بۆم دۆخە برد ئیستا ئەوان بەرپرسن. باشە بەڵام من ینی ئەوەندەی کە لەگەڵ هاوڵاتیش قسەم کردبێ لەم لاو لەولا هەندێک کورد ینی جێبیستی دەبم دەڵێن دۆخەکە ئاساییە دۆخەکە ئەگەر تۆ وازە دۆزی کورد بێنی وازدەوە بێنی کە باسی کوردایەتی نەکەی وەکو هاوڵاتێکی مستەزعفی دەرەجە چواریش نەژی نەوێری جلێ کوردی بە ئازادی لەبەر بکەی نەوێری بڕۆ بە دایرەیەک بە جووری کوردۆ پێشوازی لێ بکرێ ئەبارێ وەڵا ئەوە تۆ هاوڵاتێکی باشی. ئێستا ئەمە لەو شەقامەین کە زۆربەی بارەگا کوردستانیەکانی تێدا دەبینێت ئاڵای کوردستان نابین
ئەم ئاڵای کوردستانە ئاڵای هەرێمیەکە کە لە دەستوری عراقیە اعترافی پێکراوە و دانی پێدراوە بەڵام ئەمان دێن کردیانە بابەتی قەومی بۆ نمونەی سەر بەرەی تورکمانی پێشەڵی یاسا دەکەن ئەوان لە شانزەی دوای با بڵێن 25 نۆ کە ڕێفراندۆمە سەر پرس سەروەریەکەمان تۆمار کرد لەم شارەیە و ئەگە بۆیە ئەو ڕێفراندۆمە نەکرایە کە لە 29 دوانزەی 2010 لە 2005 دەنگمان سەر دەستوردا ئەو ڕێفراندۆمان نەکردایە لە کەرکوو ناوچە دابڕێراوەکان بۆ جارێکتر لە ژیانمان شتیوامان نابین. ئێستا ئێمە لە بەردەم پەیکەری پێشمەرگەین لە شاری کەرکووک کە ئەم پەیکەرە لەلایەن کوردەکانی ئەم شارەوە بە پەیکەری بەرخودان و ئازادی و کوردایەتی ئەژمار دەکرێت. ئەم پەیکەرە ئێستا بە زۆری زۆرداری لە جیاتی ئاڵای کوردستان ئاڵای عێراقی لە دەستیدا دانراوە. کوردەکان پێیان وایە تاوەکو پێشمەرگە نەگەڕێتەوە سنووری پارێزگای کەرکووک ڕووداوە ئەمنیەکان چۆن ئێستا ئاماژەی پێدەدەن کە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا لە سەدا 50 زیادی کردووە بێگومان لە داهاتوودا ڕووداوە ئەمنیەکان زیاتر دەبێ و وە چارە نووسی ئەو شارەش بەبێ گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و جارێکی دیکە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بەدەستی ئەم پەیکەرەی پێشمەرگا دۆخەکە زیاتر بەرەو ئاڵۆزی دەبات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.